لەگەڵ ئەوەی سەری ساڵ وەک سەرەتایەکی نوێیە و خەڵکی لە پێشوازی دەستپێکێکی نوێدان، بەڵام لە هەرێمی کوردستاندا ڕای جیاوازی لەسەرە و نەهجێک لە ژێر ناوی دیندا بە حەرام لە قەڵەمی دەدەن و بەشداربوانیش لە یادەکە بەلادەر و کافر و بێدین وێنا دەکەن. ئەڕۆی بۆ ئاهەنگی سەری ساڵ، پارەی بۆ سەرف ئەەکەی، گوڵۆپی بۆ دائەنەی، هەمووی تاوانە لەسەرتە لە ڕۆژی قیامەت. لە مەکتەبەکانە پرسیار کە ئەمڕۆ ساڵی چەنی کۆچیە، چەنی ئیسلامی زانە چەند مناڵ چەند تەلەبە ئیزانێ، نەخێر زانە چەند مامۆستا ئیزانێ. بەڵام هەر هەمووی بە مانگی پێشۆ خۆی حازر کردو با بەنەوەی کڕی و داری کڕیوەکو مەسیحەکان لە ماڵەکەی خۆیان. بەپێی ئەوەی ڕای هاوڵاتیانم وەرگردەر دەکەوێت ئەم تێڕوانی نەتوندە کە نەهی لە بەشێکی زۆر لە یاد و بۆ نەو بەها کۆمەڵایەتیەکان دەکات کاریگەری کەمی لەسەر زەهنیەتی تاکەکان هەیە. هاوڵاتیان بە بۆنەیەکی ئاسایی دەیبین و بەشداریش وەک هەر یادێکی تر بە ئاسایی دەزانن. دەستپێکی ساڵێکی نوێ بەپێی فکر و بەپێی سایکۆلۆژیای هەموو کەسە پێیان وایە ئەچنە قۆناغێکی ترەوە ساڵێک لە تەمەنیان ئەڕوا پێیان وایە شتێکی نوێگەریەتە دنیا و ئێمە شۆکۆم دەتوانێت تریانی دژی هیچ پێشکەوتنێک و هیچ مناسبەیەکی خۆشی نابین. یعنی من ئەگەر پێم بکرێ حەزەکەم بەشداری بکەم بە پێی مەجالەکەم، ینی هیچ لەمپەڕێ نییە کە نەیەڵێ بەشداریکەین. هەرچەندە چەند ساڵێک بوو بەهۆی کێشە و قەیرانی ناوخۆییەوە هەرێمی کوردستان بە دۆخێکی سەختدا تێپەڕی و ئەمەش بۆنەکانی کاڵتر کردبووە، بەڵام ئەم ساڵ ئامادەکارێکی زیاتر بۆ سەری ساڵ بەدیکرا و خەڵکیش زیاتر بەشداری یادەکە بوون. سەری ساڵی نوێ لە هەموو وڵاتێکدا ئامادەکاری بۆ دەکرێت و لە ناو هەموو کۆمەڵگایەتە خەڵکی ئەو وڵاتە پێشوازی لە ساڵی نوێ دەکەن. گروپ و تاقمە ئیسلامیە سیاسیەکان بە جۆرێک باسی سەری ساڵ دەکەن کە گوایە ئەمە حرامە بە کۆمەڵگەی ئێمە لە کاتێکدا هیچ دقێکی ئاینی نییە کە بڵێ سەری ساڵ حرامە یان حەڵاڵە. مامۆستایەکی ئاینیش بەشداری لە بۆنەکان و بە تایبەتیش سەری ساڵ بە شتێکی ئاسایی دەزانێت و پێی وایە شەرع و دین ڕێگر نییە لە هاوبەشیکردن لە بۆنەکاندا. یادی پێغەمەرێک لە پێغەمەرەکان و پێغەمەری حەزەتی عیسا عەلەیهی سەلام ئولو العەزم بووە، پێغەمەرێک بووە لە ئولو العەزمەکان و گەورە بووە. اینجا پێغەمەری صلی الله عليه وسلم باسی پێغەمەرانەکە فەرمێ الأنبياء أخوة ودينهم واحد. دینی پیرۆسی ئیسلام دینێکی گەورەیە، دینێک نییە بچووک نییە لە ئیطارێکی بچووکە ئێمە هەموو شتێک حرام بکەین، هەموو شتێک نەهی بکەین، خەڵکی لەگەڵ دڵخۆشی خەڵکەکانی شایە. شایانی باسکردنە بۆ ئامادەکاریەکانەوە ڕێژەیەکی زۆر گەشتیار لە خوار و ناوەڕاستی عێراق سەردانی هەرێمی کوردستانیان کردبوو. ئەم ساڵ تەواو جیاوازتر بوو لە ساڵانی ڕابردوو. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.